سەرۆک بایدن دەبێژە چاپەمەنیە ئازاد ستوونە جڤاکە ئازادە نەدژمنە. لە ئامەدۆ ئۆپراسیۆنên girtina kesayetî rojnamevan û siyasetmedaran bi daxuyaniyan tê şermezarkirin. û jimara pîrûkalên bi tinê dijîn li herêmên Bakur û Rojhilata Sûriya ji ber ku zarokên wan penaberbûne zêde dibin. دەم باش بخێر هاتن بەرنامەیەک دییا کورد کۆنەکشن ji dengê Amerîka li Washington. Ahenga şevî diya Komaleya Peyamnêrên Koşka Spîk û şeva tinaze û pêkenînaya li ser astê bilendê siyasetvan û rojnamevanan jî ev sal hinekî ciddî bû bi taybetî jî zimanê rêzgirtinê dema ku Serok Joe Biden rolê wan rojnamevanên Emerîkiyên girtî li welatên totalîtar li seranserî cîhanê berçav kirî. Serok Biden got em li virin ji bo ku peyamî arasteyî welatan û cîhanê jî bikeyn ku çapemeniya azad stûne belku ew stûna civaka azada nedijmine. Biden behsê rewşa xeraba Ivan Gershkovich peyamnêrê Wall Street Journal rojnameya Emerîkî kirî ku 29 meha sê adarê li Rûsya bi tometa sîxuriyê hatibû girtin. Rapirsiyên cuda cuda jî diyar dikin ku dengderên Emerîkî bi demokratan ve hez nakin Joe Biden serokê nihayê Emerîka ji bo hilbijartinên sala 2024 xwe kandîd bike û sedemê sereke jî Emrî wî ye. Digel hindê jî çi nîşanînin ku kandîdekê diyê demokrat li hember wî derkeve. Ji ber çî dengê Emerîka vê şirovekirinê dike. سەرۆک جۆ بایدن دەیەوێت خولێکی دی سەرۆکاتی بەدەست بهێنێتەوە سەر ڕائەوەی ڕاپرسەکان لە بەختی ئەو نییە و نیگەرانیەکانی دەنگدەرانیش بۆ ئەوەی بۆ سەرۆکاتی خۆی هەڵبژێرێتەوە. ئەو زۆر پیرە بۆ ئەوەی خۆی بۆ سەرۆکایەتی هەڵبژێرێ. مەبەستمەوەیە تۆ زۆر پیریت دانیشە ئارام بە و خۆت خانە نشین بکە. ڕاپرسیەکان دەریەخەن لە سەدا هەفتای ئەمریکیەکان دەڵێن نابێت بایدن جارێکی دی خۆی کاندید بکاتەوە. لە نێویاندا لە سەدا 50 دیموکراتەکانە زیاتر لە نیوەی بەشداربوانیش مەسەلەی تەمەن وەک هۆکارێک باسەکەن. من ڕێزیان لێ دەگرم کە بە قۆڵیەوە لێ دەڕوانن هەروەها خۆشم بە قۆڵیەوە لێ دەڕوانم بە قۆڵیش لێ بڕوانی بەر لەوەی خۆم کاندید بکەمەوە هەست بە باشی دەکەم و هیوادارم. بایدن گرە و لەسەر ئەوە دەکات کە دەنگدەران زیاتر سەرنجیان لەسەر ئەوە دەبێت کە چی کردووە لە سەردەمی پەتاکە و ڕەخساندنی هەری کار و دەستکەوتەکانی یاسادانان. بەهۆی ئەوەی هیچ ڕکابەرێکی ڕژدی دیموکراتەکان نییە نزیکە لە سەرکەوتن بۆ کاندیدکردنەوەی لە نێو پارتەکەیدا. بۆچی دیموکراتەکان پێیان باشە کە بایدن باشترین بربژێری ئەوانە لەبەر ئەوەی وەک پاڵێوراوێکی چەپ شیانی ئەوەیە کە ئەمریکیەکان دەنگی پێ بدەن بە تایبەتی لەو ویلایەتانەی بێلایەنن وەک ویسکانسن و ئەریزۆنا و جۆرجیا و پەنسیلڤانیا کە ڕەنگە براوەی هەڵبژاردننی 2024 ئەو ویلایەتانە دیاری بکەن. لەو باوەڕیەدان هەندێک شتی باشی هەیە زابێ بەسەر پاڵێوراوی کۆماریەکاندا لە کاتێکدا ئەگەر پاڵێوراوەکان دانالد ترامپی 76 ساڵان بێت کە ڕوبەڕووی سزای تاوان کراوەتەوە. یان کەسێکی وەک فەرمانڕەوای فلۆریدای تەمەن 44 ساڵ ڕۆندی ساندرز. کۆماریەکان ئەوەندە بەلای ڕاستەوەی داڕۆشتون زەحمەتە کەسێکی میانڕاو لە هەڵبژاردننی سەرەتایی کۆماریەکاندا سەر بکەوێت. دەبێت بانگەواز بۆ ڕاستڕەوترین و پۆپۆلیستترین دیدەکانی ناو حیزبەکە بکەن تاوەکو کاندیدکردنەکە بەدەست بێنن. بەڵام ئەوە مۆدێلێکی شیاو نییە کە بتوانێت هەڵبژاردننی داهاتوو بباتەوە. بەڵام هەڵبژاردن هەژدە مانگی ماوە تا ئەو کاتە زۆر شت دەکرێت ڕوو بدەن. لەوانە ئەوەی ڕەنگە گەورەترین ترسی دیموکراتەکان بێت نەخۆشی بایدن وا بکات لاواز دەرکەوێت. کۆماریەکان هەرزوو دەستیان بە هێرشەکانیان کردووە داهاتوویەک نیشانەدەن بەدەست لاوازترین سەرۆک کە وڵاتێک هەیبوو بێت گەڕێکی دی سەرۆکایەتیش سەرەکەوێتەوە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی پاچی ویدا کوسوارە لە واشنگتنەوە. ئەگەر تەمەن نیگەرانی یەکەمی دیموکراتان بێتن بەرامبەر کاندیدکردنی سەرۆک بایدن بۆ کاندیدێکی تر بەهێزی دیموکراتەکان تا ئێستا دیار نەبووە. داوای وەڵام و شیکردنەوە لە داکتەر کرمانج گوندی پرۆفسۆر لە بەشی ڕێبەرایەتی پەروەردە لە زانکۆی تێنسی ستەیت دەکەین. دکتۆر کرمانج بەیانی باشی وادارم باش بیت یانی ئێمە
راپۆرتەکەمان بینی دوو بابەت زۆر سپاس دوو خاڵەتیە، یەک تەمەنی سەرۆک ئەوی دیکەش بۆ کاندیدێکی تر نەبێ. باسی خاڵی ئەوە بکەین دووەم بکەین بۆ تا ئێستا کاندیدێکی بەهێز دیار نەبووە لەگەڵ بایدنە چێبەرچی بکاتن بۆ ئەوەی ببێ کاندیدی دیموکراتەکان. هۆیەکە چییە؟ بۆ خۆی بە جۆرەکی ترادیسیۆنی هەر حیزبە کە لە سەرای سپی بیتن ئەگە تێرمی یەکەمی سەرۆک بیتن ئەو حیزبە هەمان کەس هەما سەرۆک جارێکی دیکە بۆ تێرمی دووەم کاندید دەکاتەوە. شتێکی ترادیسیۆن بوو هەمیشە لایەن هەردوو حیزبی کۆماری و دیموکراتیک ڕەچاو کرایە، بەڵام ئەوە پێشی ئەندامانی دیموکراتیک یا کۆماری نەگرتیە کە ویستە بێتیان خۆیان کاندید بکەن. بە هەمان شێوەش ئەو جارش کوڕە گەورەکەی رابرت کەنەدی جونیرە ئەگەر خەتا نەکەم خۆی کاندید کردیە و خانمی مێریان ویلیەمسن کە چالاکێکی مافەکانی مرۆڤ و سیاسێکی محەنەک و بەڵام ئەمانە تا ڕادەیەک ینی ناودار نین لە ناو حتا لە ناو دیموکراتەکاندا. چی دەڵێ جەناب؟ چی دەڵێ؟ خۆ ناودار ئەگەر ئەوانەی خۆیان کاندید دەکەن بە شێوەیەکی گشتی هەمویان ناودار نینە، بەڵام جۆری خۆنیشاندانیان لە ئانی دبیتەکان و لەو کاتانەی کە دەچنە ناو خەڵک و ئەو بەرنامەیەی کە هەیەە قسەی لێوە بکەن لەگەر خەڵک ئیتر ئەگە شتێکی بەرچاویان هەبی دەکەونە بەرچاوی میلەت. وەکی دیکە ئەگەر لە بیرمامی کەس بیل کلنتنی نەدەناس، بەڵام کات هەر زۆر زوو کەتە بەرچاو و بەردەوام لە پێشکەوتندا بوو بووە دوو تێرمی سەرۆکایەتی تەواو کرد بە سەرکەوتووی. دکتۆر ئێمە ڤیدیۆکانی دۆناڵد ترامپ دەبینین لە دادگا، دەمانویست باسی ئەوە بکەین کاتە چەندێک ئەم دادگان بە تایبەتیش هەفتەی ڕابردوو کە خانمێک دیسا تاوانباری سەرۆکی پێشووی کردووە دۆناڵد ترامپ کە پێی دەڵێ دەستدرێژی کردووە لەسەری. ئەمانە تا چەندێک ئەبن بەهۆی ئەوەی کە یەک ترامپ شانسی ئەوەندە بەهێزی نەبێ بەرامبەر بە فەرمانڕەوایی یان فەرمانداری فلۆریدا، دوو ئەمانە بەگشتی خەڵکی ئەمریکا ببێ بەهۆی ئەوەی کە خەڵکی ئەمریکا دەنگی پێ نەدەن. لایەنی ئەخلاقی ئەو کابرایە پێم وایە لە مێژووی سەرۆکایەتی ئەمریکای بێ ئەخلاقترین سەرۆک بوو بیتن. ئەو خانمەی ئاماژەت پێکرد جین کەرۆڵ چەند ڕۆژێک لەوە پێش لە نیویۆرک لە دادگای بوو و بە درێژی باسی چلۆنایەتی تەجاوزکردنی دانەڵد ترامپی کرد کە تەجاوزی بە و دەستدرێژی سێکسی کردیتە سەری. دیسان خانمەکی دیکەش هەیە کێرن مەکدوگڵ، ئەویش هینی پلەیبۆیە، ئەویش داستانێکی هەیە گوایە پەیوەندی سێکسی هەبووە لەگەڵ دانەڵد ترامپی. دکتۆر ئەمە قازانجی دیموکراتەکانە ئەم هەموو شتە هەر کاندیدێک بە بایدن یان کەسی تر بێ جودا لەوانەش کاگە دەخیڵ کاندیدکردنەوەی دانەڵد ترامپ لە بەرژەوەندی دیموکراتەکانە بە تایبەتیش لە بەرژەوەندی بایدنە. بایدن ئەگەر تەنها هۆکارێک هەبیتن بۆ بایدن تێرمی دووەم بەدەست بینیتەوە، جودا لەوەی لە تەمەن کە ئاماژەتان پێفەرموو، مەسەلەی کاندید بوونەوەی دانەڵد ترامپە، چونکە دانەڵد ترامپ جاری یەکەم کە دەرنەچوو لەو ماوەیەی ئەو 2 ساڵەی ڕابردووش کۆمەڵێک شتی نێنی کە نەزانرا بوو خەڵک لەبارەی دانەڵد ترامپ ئاگدار کرانەوە، زۆر شتی نوێیان کەوتە بەرچاو. دانەڵد ترامپ ممکن نییە دانەڵد ترامپ بباتەوە، بەڵام ئەگەر لە بەرامبەر دانەڵد ترامپ کاندیدێکی بەهێزی کۆماریەکان هەبیتن و بتوانێتن لە پرایمەریەکان سەر بکەویتن و ببیتە کاندیدی کۆماریەکان، ئەمن پێم وایە پرێزیدنت بایدن وەزعی باش نبیتن لە ئایندا. بە تایبەتیش ڕاوەرگرتنەکان دەڵێن کە لە زیاتر لە 70 ئەمریکیەکان دژی ئەوەن کە بایدن کاندید ببێ و لەوانەش لە 50 خۆی دیموکراتەکان بەڵێ فەرموو. 50 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
تشتێک هەیە بایدن لەسەر ئاستی ناوخۆی ئەمریکای کارگەلێکی باشی کردیە لە بواری سیاسەتی خارجی باوەڕ دەکەم سیاسەتی سەرکەوتوو نەبووە بە تایبەتی لەگەڵ سعودی ئەو گرفتەی کە دروستی کرد هیچ پێویست نەبوو بەو جۆرەی لە ئەفغانستانی هاتە دەرێ و ئەو دەرگیریە ئێستاکانە لە ئۆکرانیای دەرگیر بووە بەو ڕکەبەرایەتی ئێستاکانێ لەگە چینێ دروست بووە ئەمریکا لە حالەتێکی زۆر بەهێزدا نییە لەسەر ئاستی جیهانم پێم وایە ئەگەر وا بڕواتن لە چەند ساڵی ئایندا نێزیک لە ئایندەکی نێزیک چین هێرش بکاتە سەر تایوانێ و بیگەڕێ بیکاتەوە بەشێک لە چینێ لەو حالەتە پێم وانییە بایدن بتانێتن بکاردانەوەی شیوای هەبیتن کە کارێگەر بیتن لە بەرامبەر چینێ. دکتۆر کرماش خاڵە گرنگی خاڵە بەهێزەکەی بایدن سیاسەتی دەرەوە بوو چونکە هەمومان لە هەڵبژاردنەکانی یەکەمە هەمومان دەمانگوت کە بایدن شارەزایەکی زۆری هەیە لە هەموو شوێنێکی دنیاە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست لە ئەفغانستان لەگەڵ ئەوروپا لە چین لەگەڵ وڵاتانی ناتۆ ئەوان هەموو یانی خاڵی بەهێزی بایدن بوو کەچی ئێستا جەنابەت پێم دەڵێ کە هەندێک تا ڕادەیەک بەعکسەوە بووە لە خلاری 4 ساڵی لە خلاری 2 ساڵی تەنیا سەرکەوتنێک لەسەر ئاستی سیاسەتی خارجی بایدن بەدەستی هینابی توانی جارێکی دیکە نەیتۆ ببوژێنیتەوە ئەو یەکێتی ناو نەیتۆ کە لە سەردەمی دانەڵد ترامپ شێوێنرا بووە و جارێکی دیکە درستی بکاتەوە دەنا لەسەر سیاسەتی خارجی وی بە تایبەتیش کاکێ دەخیل ئەو پێکاتەی بریکس کە لە بینی بەرازیل و رووسیا و هیندستان و چین و ساوت کۆریا ساوت ئافریکای باشوورەیە ئەوانە لە ماوەیەکی لە ئایندەیەکی نزیک سیستەمی بانکی خۆیان دەبیتن کە سیستەمی بانکی خۆیان دەبیتن ئەوانە لە بەهای دۆلار دێتە خوارێ دۆلار ئەو جارێکی دیکە ئەو پێگەی نامینێتن کە دراوی بازاری جیهانی بیتن لەو حاڵەتە ئەو ڕووداوە کە ڕوودەداتن بە حتمی ڕوودەداتن کار دەکاتە سەر نەفوزی سیاسی ئەمریکاش لە سەر ئاستی جیهانێ بە تایبەتی لە وڵاتانی ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوین و ئەمریکای باشوورێ ئەوانە هەمووی هۆکارن کە لە ئایندا یعنی نەک هۆکارن ئەوانە هەموو کارگەلێکن کە بایدن ڕوبەڕوویان دەبیتەوە بڕواژ ناکەم لە مەکانەیەکی ئاهاویتن بتوانێتن ئەو هەیمەنەتی ئەمریکایە لەسەر ئاستی جیهانی بتوانی بپارێز لەسەر ئاستی ناوخۆیە بینیمان کە دەستپێکردنی ڕاگەیاندنی بە فەرمی کەمپێنی بایدن لە هەفتەی ڕابردووە بە هێرشکردنە بوو لەسەر دۆنالد ترامپ و بە تایبەتیش توندوتیژیەکەی پشتیوانانی ترامپ لەسەر کۆنگرسا یعنی ئەمە ستراتیژیەکەی خۆی دەبێ بایدن دەبێ لە کەمپێندا و ئەگەر هاتوو ترامپ کاندیدی کۆماریان نەبوو ستراتیژیەکەی چی دەبێت لەسەر چ وەکوبڕی گرە و دەکاتن بۆ ئەوەی بباتەوە ئەو کاتە لەوانەیە زیاتر تەرکیز بکاتە سەر ئەو کارانەی کە لە ئەمریکای کردیتی لەوانە ئەو ئاکتی بنیادنانەوەی ژێرخانی ئەمریکای کۆمەڵێک پرۆگرامی باشی کردیە بەخشینی قەردی تەلەبەکانە بەڵام هێشتا جێبەجێ نەبوونە دکتۆر ئەمە لاوازیەکی لەوەدا هێشتا نەیتوانێت جێبەجێ بکاتن ئەوانە کۆمەڵێک بەرنامە بووینە با ئەوانێک ئەوەی کە لە 2 ساڵی ڕابردوو زۆر شتی جێبەجێ پاکێجە ئابوووریەکەی بەڵام مەبەستم ئەوەیە قەرزی خوێندکاران قەردی خۆتکاران کۆماریەکان گرفتیان لە بۆ دروستکردی لەوە ڕاست دەفەرمووی بەڵام دیسانی جارێکی دیکە بەرنامەکەی هاوێشتۆتەوە سەر لەوە بڕوانە لە احتیمالە لەوە جەناب ڕاز دەکەی لەوانەیە سەرکەوتن بەدەست نەیەنی بە تایبەتی کە ئێستا جواکی نوێنەران لە ژێر کۆنتترۆلی کۆماریەکانە ئەوە گرفتی لە بۆ دروست دەکاتن. داکتر کرمانج گوندی پرۆفسۆر لە بەشی ڕێبەرایەتی پەروەردە لە زانکۆی تەنەسیستی زۆر سوپاس. سەرسەرێ من کاکێ دەخی هەر ساغبی. دۆزێکی یاسایی یان قانونی کە لە سەرانسەری ئەمریکا بە شێوەیەکی بەرفراوان چاودێری دەکرا لەسەر چوێنێتی ڕۆمالکردنی تۆمەتە درۆکانی دۆنالد ترامپ
سەرۆکی پێشووی ئەمریکا سەبارەت بە ساختەکاری لە هەڵبژاردنەکانی ساڵی 2020دا بووە هۆی ئەوەی تۆڕی میدیای فاکس نیوز کە ئەو هەواڵانە بەڵاوی دەکرد بە بڕی 787.5 ملیۆن دۆلار دۆزەکە یەکلای بکاتەوە بە قازانجی کەمپانیەکی ئامری هەژمارکردنی دەنگەکان. بڕی 787.5 ملیۆن دلار ئەو بڕەپارەیە کە فاکس نیوز لە ڕێکەوتنێکی یەکلایکردنەوەدا لەگەڵ کۆمپانیای دۆمینین ڤۆتینگ سیستمدا لەم مانگەدا ڕەزامەندی دەربڕیوە وە قەرەبوو بیدات بە کۆمپانیاکە ئاماژەی بەوەش کردووە ئەو تۆڕە میدیایە زانیاری ناڕاستی لەسەر ئامێرەکانی دەنگدان بڵاو کردوێتەوە و پێشنیاری کردووە کۆمپانیای دۆمینیۆن یارمەتی ساختەکاریەکانی هەڵبژاردنەکانی ساڵی 2020 داوە بۆ سەرکەوتنی جۆ بایدن بەسەر دۆناڵد ترەمپدا. فاکس دانی بەوەدا ناوە کە دروی لەبارەی دۆمینۆنەوە کردووە کە زیانێکی زۆری بە کۆمپانیاکەم و کارمەندەکان و ئەو کڕیارانە گەیاندووە کە ئێمە خزمەتیان نەکەین. سەرۆکی پێشووی ئەمریکا دۆناڵد ترەمپ چەندین جار ڕایگەیاندووە هەڵبژاردننی ساڵی 2020 لێزەوت کراوە سەرڕای ئەوەی هیچ بەڵگەیەکی نەخستە ڕوو بۆ پشتگیریکردنی ئەو ئیدعایانە. پارێزەرەکانی وتیان ئامێرەکانی دەنگدانی دۆمینیۆن یارمەتی ئەو هەوڵەیان داوە ئەو ئیدعاانی کە فاکس نیوز ڕێگەی داوە چەندین جار لە پەخشدا دووبارە کراونەتەوە. قسە لەسەر هەندێک هێڵی گەورەیە لە ژمارەی دەنگدانەکاندا لە نیوە شەودا کە دوای ئەوەی گوایە ژماردنیان وەستاندووە بەڕێوبەرانی دەمێنیان چوونەتە ژوورەوە و دەستکاری دەنگەکانیان کردووە و سیستمەکەیان گۆڕیوە. لەسەر وەختی یەکلایکردنەوەکەدا فاکس نیوز خۆی لە شایەت حاڵی ڕۆژنامەنووسەکانی خۆی بەدوورگرت دوای ئەوەی پشکنەرانی یاسایی ئاشکرایان کرد کە کورتەنامەکانیان دەری خستووە هەرچەندە بە شێوەیەکی تایبەت گومانیان لە ئیدعاکانی ترەمپ هەبووە بەڵام بە ئاشکرا وایان نەکردووە. لە بەیاننامەکەی دوای یەکلایکردنەوەکەدا فاکس نیوز دەڵێت ئێمەدان بە بڕیارەکانی دادگادا دەنین کە هەندێک ئیدعا سەبارەت بە دۆمینیۆن بە درۆ دەزانن و هیوادارین بڕیارەکەمان بۆ یەکلایکردنەوە ڕێگە بە وڵاتەکە بدات لەم پرسانەدا بەرەو پێشەوە بچێت. ئایەکلایکردنەوەکی وەها گەورە لە دۆسێکی ناوزڕاندندا وا لە دەستگا میدیای و هەواڵەکانی ئەمریکا دەکات زیاتر لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت سەبارەت بە ڕاستی و دروستی ڕاپۆرتەکانیان. ڕاستە ئەمە پەیامێک دەنێرێت بۆ میدیاکانی تر کە بەرپرسیار بن لەگەڵ ئەو کەسانی کە دەیخەنە سەر پەخش و پشکنینە و ڕاستیانەش بکەن کە پەخشیان دەکەن یان بڵاویانەکەنەوە. ئەوانی دیکەش بە دوای ئاماژەیەکدا دەگەڕێن کە ڕۆژنامەگەری ئەمریکی بەرەوکۆ دەڕوات دەیانەوێت بزانن چی بەسەر یەشێک لەو تۆڕە میدیانەدا دێت کە زۆرترین بینەری هەیە. تاکەر کارلسن کە چەند ڕۆژێک دوای یەکلایکردنەوە لە کۆمپانیاکە جیابەوە نەفاکس و نەکارلسن باسی ئەویان نەکردووە بۆچی ڕۆشتووە. هەروە کارلسنیش ئاماژەی بەوە نەکردووە کە ئایا پلانی هەیە چی بکات لە داهاتوودا. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی لۆرێل بۆمان دەنگی ئەمریکا واشنگتن. ولی ویلاتە تەکساس زەلامەکی چەکدار کەتە ماڵە جیرانی خوا تەقە کرد و 5 کەس دماڵێدا کوشتن ئێک ژوانە زارۆکێکی 8 ساڵی بوو کار بەدەستان دوی شەمبوویە گوت بەری ڕوویدانی وی چەکداری دباغی ماڵە خوادا تەقە دەکرد و دەما جیرانی ویژێ خواستی و لەوێ شەوێ تەقەیە خۆ ڕاوەستینە وی ئێریش کرە سەروێ ماڵێ. گریک کاپرز بڕێوەبەری پۆلیسین سان جاسینتۆ لە جێ ڕوودانی گۆتە ڕۆژنامەوانەک و کاربەدەست هێشتا لە فرانسیسکۆ ئۆریپیزای یەتەمەن 39 ساڵی دەگەڕێن پشتی وی تەقە بە شەوێ لە باژاری کلیڤلاند ئێ باکووری هیوستن کری. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. پارتیا چەپ یا کەسێک جارە یەکەمە بەشداری هەڵبژاردنین تورکیا دەبە بەردەفکە vê partiyê ji dengê Amerîka re ragihand ku ew li ser mîratên hêzeka mezin hatiye damezrandin û ji ber dozagirtina HDP ew wê bi HDP re beşdarî van hilbijartinên ev sala bibe. Eyûb Demîr peyamê dengê Amerîka ji Ankarê ev raport hinartiye. Partiya Dahatûya Çep û Keskan ango bi Kurdî Partiya Çep ya Kesk di 25 sermawezê 2012 da hate damezrandin.
ev partî wek hevgirêka Kongreya Demokratîk ya Gelan bû. Berî hilbijartinê demadoza girtina HDP'yê kete rojevê, HDP jî biryar da ku bi navê Partiya Çep ya Kesk têkeve hilbijartinê. Partiya Çep ya Kesk eva cara yekeme dikeve hilbijartinê. Hevberdevka vê partiyê Çîdem Kılıçgün Uçar li ser pirsgirêka Kurd êrişên ser Partiya Wan û geşedanên dawî ji dengê Amerîkayê re qise kir. Yeşil Sol Parti evet seçimlere ilk defa giriyor ama biz Partiya Çep ya Kesk evcara yekeme beşdar hilbijartinê dibe. Lê em hevgirê Partiya Demokratîk ya Gelan û Kongreya Demokratîk ya Gelanin. Ji ber girtina HDP ana em ê pêk ve beşdar hilbijartinê bibin. Arastî partiya me li ser mîratê demokrasiya ava bûye û tekoşînekî bêhempa dide. Li ber vê jî em gelek bihêzin. HDP di hilbijartina heftê Hezîranê 2015 da heştê parlamenter derxist bû. Di vê hilbijartinê da Partiya Çep ya Kesk gelo çend parlamenter kiriye armanc. En az 100 vekil dedik. Bunun da hani mücadelesini yürütüyoruz. Em divê hilbijartinê de dibêjin herî kêm sed parlamenter û em divî alîdê jî tekoşînê didin. Di pêşiya me de bendav çêkirin. Lê me ev hemû bendav teqand. Lê îro em him di armanca xwe de û him jî di armanca civaka Tirkiyeyê bûn dengekî sereke. Bi hêzekî mezin em ê beşdarî parlamentoyê bibin. Pêvajiya çareserî li Tirkiye rewşeka taybet çêkiribû. Uçar gaval li ser vê pêvajiyê disekine radigîne ku pirsgirêka Kurd li Tirkiye pirsgirêka herî sereke ye. İlk adım Türkiye'de Kürt sorunun varlığını kabul etmek. Armanca me yekem ev ku em hebûna pirsgirêka Kurd li Tirkiye bidin pejirandin. Li Tirkiye heger rastseqîna Kurd rast neyê pênasê kirin, pêkan nîne ku tiştek pêş bikeve. Di dema AKP'de pêvajoya çareseriyê hate destpêkirin. Lê ev yek dîsa ji aliyê AKP ve hate qelebandin. Desilatiyê got me ev yek kiriye cemedankê. Lê me ev pêvajo hergav li qadin heştê adarê û newrozan da anî ziman. Em di kolanan de dibînin gel daxwaza pêvajoya çareseriyê dike. Partiya Çep ya Kesk ragihand ku ew ê hilbijartinê da piştgirî bidin Kemal Kılıçdaroğlu. Dekolînvan İbrahim Uslu vê piştgiriyê erênî dibîne û amacê dike ku ev yek wê destê opozisyonê bêtir qeyîm bike. HDP zaten kendi ittifakını kurdu. Güçlü bir ittifak yani %13. HDP bi navê Hevkariya Ked û Azadiyê îttifaqeka mezin çêkir. Ku ana jî ser navê Partiya Çep ya Kesk beşdarê hilbijartinê dibe. Bi dîtbar eşkerekirin û piştgirî didin Kemal Kılıçdaroğlu. Bi ya min ev geşedaneke girîng e û opozisyonê bêtir bihêz dike. Li Tirkiye dengdanên çardehê gulanê li gorî hilbijartinên din bêtir girîng tête diyar kirin. İttifaka Ked û Azadiyê bi taybet jî hevgirê vê îttifaqê Partiya Çep ya Kesk armanc kiriye ku bi hêzeka mezin here parlamentoyê û di çareseriya pirsgirêkan da bibe hêzeka girîng. Eyüp Demir, Dengê Amerîka, Ankara. نهاجی پامێرە دەنگی ئەمریکا لە دیاربەکر ئامەدێ خەلیجان فارقین بە مەڕێژ بۆ ئاگەهین پێتر لەسەر وێ ئۆپراسیۆنا کو لە ڕۆژا سێشەم بابووری دەست پێکری پترژێ 148 کەسان تێدا هاتینە دەستە سەرکردن و کاربەدەستانژی ژمارەکە وان ji باجارên کوردان jî birina lêkolînê li Enkerê doh jî li navendê Enkerê jî 19 kesî dî hatine desteserkirin. Xecê dem baş yanî peyamên dawî li ser wê operasyona girtinî çi ne? Belê dem baş daxil wekî ku te jî dest nîşan kir. Nava heftekî de îro jî eslê xwe da em dikarin bêjin ku bi pêleka nû ya operasyonê gelek siyasetvan hatin girtin. Navenda ji İstanbul bû li wê derê dîsa li 15 bajaran ez karim bêjim ku bi dehan hevgirên ittifaka Ked û Demokrasiyê wekî Partiya Sosyalîstên bin dest komeleyên ciwanên sosyalîst gelek rêveberê wan hatin desteserkirin. Di nav wan de sê berbijarên Partiya Çepa Kesk jî hene İstanbul, Eskişehir û İzmîrê ew jî îro hatine desteserkirin. Yani di nav hefteyekî de em dikarin bêjin bû pêla sêyemîn a serdegirtin û operasyonan li dijî endam û rêveberên HDP û Partiya Çepa Kesk her wisa gelek rojnamevan û ewqat wekî ku te jî dest nîşan kir hêjî ew
ئۆپەراسیۆنە یەکەمین عاد 25 نیسانێدا ددۆمە هەری داوی ئەسخۆرم بەحسا ڕقامی وان بکەم وزانن یعنی لە 21 باژاران 216 کەس حەقیواندا بریارە دەستە سەرکردنی هات داین عالی دۆزگەری ئامێدە دەلێ 145 کەس هاتبوون دەستە سەرکردن 51 کەسشی بتاوانە ئەندامتی ڕێخستنە تەرۆری هاتن گرتن گوتناواندا سێ حەب ئەوقات 4 حەبژی ڕۆژنامەوان هەنێ و هەمیژی لەسەر ئیفادەیە شاهدێک نەپەنی نەدعستی خدایان شاهدێک کو بێ ئیترافکار لەسەر 216 کەسا ئیفادەدایە گوتیەک و ئەژی دناو ڕێخستنا هەدەفێدا مجی دگرتە و ئەزانم تێکلیاوان کەسا ڕێبە بە تەرۆری هەیە تشنێ وسا ئیرۆژی وسا دیسا دۆکو ئەنقەرە دەست پێ کرد لە پازە باژەرانشی بەێ ئەلۆ دناوان دیسا ڕۆژنامەوان هەنە بەێ فەرمو نا ئەو هێژی نەدیارە ji ber ku doh seres bê dest pê kir heta îro biryara nepel serê heye ebuqat jî nizanin naveroka a dohîçiye lê tê texmînkirin ku ew jî dîsa operasyoneka cudaya li ser terorê ye rojnamevan dîsa di nava wan de hene gelek siyasetvan tê de hene di estê xwe de nav hemî jî hê eşkere nebûne ji ber ku ebuqatê wan xwe jê hê baş jê haynînin ji ber biryara nepen û a îro jî dîsa dest pê kir li İstanbolê li gelek bajaran êvan siyasetvanan bibin دۆزگەریە ئەستەمبۆل و دەری ئیفادەیەوان وەرەگرتنێ ئەو ژ حتا سبێ ji ber ku 24 ساعت ئەوقاتشی نزانن ئاگاهی نکارن بسن سەر دۆسیەوان مخابن ئەم دکارن بێژن ku yani beriya vê hilbijartinê pêl bi pêl her roj yani li ser siyasetvan li ser HDP ittifaqa HDP ez karin bêjim ku wê karîgeriya xirab li ser wan hebe taybet jî namzedên HDP û ittifaqa HDP pêra المسألة هالبجاتنا دا ودنگدانين وان يعني ناچكو تيقوتلكو هرما بس أفا قرتنا وان أفاكو ده هالبجاتنا دا يعني دنگانين بله ایرو ناونده هدف ناونده روبری هدف داخلین یک دل سروی کی داخل براستیجی وان وکی دربه کا هالبجارتنه بناف کن وزانن بریادم کی وزیر کار نفخوی ترکی سلیمان سویلو گوتبو کو تی خواستن دربه کا سیاسی دچارده گلانی دال هم بر حکومت ورکرن هدف جی گوتنامی اشارت کربو گوتبو کو اویج دربه کا هالبجارتنه السر هدف و هفگرین هدف پله دبر داجید استفاده اسکان بجم که کمرا نتویج ملیش رحنت کن جبرکو بدنگی که دوی مریدا جهیه او بالدن سر او اپراسیون سر کایو ماد گوتن یعنی اویا وندنگی خو ناکن لی وقتی کو وندنگ ناکن امازند به حتی خواستن کو شهرداری استانبول جده سر بکن یعنی اسکان بجم رحنه کی دوی علی دا جهیه حتی نها دنگ جوی علی نها تی سربان اپراسیون جبرکو باورد کم اوجی ترسن وزان دو اردوغان ازمیر جی گوت مبستا اتفاق ملی او هم صلاحتین دمیرتاش برده هم جی رهبر PKK عبدالله Öcalan برده yani piçekid ser mesela terörize kirini kriminalize kirini ban siyasi piyamin siyaseti dayin le evci bale dikşinin ser ku dibejin emr hevine yani wab salaya heft haş sala kul ser ركنك سياسي هي سر HDP امر هيفي بندواريا ويتشتي بونجخوا ايرو تشيدم اولوش اوشار لامده بو وجه بيامك فيرانجدا جو او تخسر مورن ام بتكوشنك مازن ده بجاتني دا بسر بكيفن بيامن سركبنجي ددن دو تشارچويدا هلبت ديار هطار راديك هيفينينكو كسنات انغتن لفيدمي ان بري هالبجاتنا بين بردان خجان فارقين بيامن دنج امريكا لامد بمره بقول كي سباس کەمال کرشدار ئۆگلۆ ڕکابەری ڕەجەب تەیب ئەردۆگان سەرۆکی ئێستای تورکیا لە هەڵبژاردنەکانی مانجی داهاتوودا ڕوبەڕووی تابوویەکی سیاسی لە تورکیا بووە ئەویش بە دانپێدانانی ئەندامبوونی مەزهەبی عەلەوی بەدرێژاهی سەدان ساڵیشە ئەم گروپە بۆتە ئامانجی جیاکاری و جیاوازی و تونند و تیژیش ئەمە ناوەڕۆکی راپۆرتێکە پەیامەری دەنگی ئەمریکا دۆریان جانس لە ئەستانبول ناردوویەتی لە ڤیددیۆیەکدا لە چەناڵەکەی جەهەپە پارتی لە یوتیوب کەمال کۆلیژدۆ ئۆغڵو کاندید بۆ سەرۆک کۆماری تورکیا بۆ یەکەم جار لەگەڵ دەنگدەران پێناسەی ئاینەکەی خۆی وەک عەلەوی دەخاتە بەرچاو ئەم جۆرە دانپێدانانە لە سیاسەتی تورکیادا دەگمەنە لە کاتێکدا عەلەویەکان سەدان ساڵە لە وڵاتە ڕوبەڕووی جیاکاری و پەراوێزخستن بوونەتەوە لێکدانەوەیەکی جیاواز بۆ ئیسلام لە چاوتێگەیشتنی سونەکانەوە شێوازی نوێژ و نزایەن لێکدانەوە و فەلسەفەشیان جیاوازە تونندڕەوە سونەکان وەهای دەبینن کە ئەوە دەستکاریکردنی ئاینەک هەیە لە تورکیادا عەلەویەکان
چەندین جار بوونەتە قوربانی توندوتیژی تایفی هەر لە ساڵی 1970دا خەڵکیشی ئاینی ئوتێلێکیان سووتان کە میوانداری فیستیڤالێکی ڕۆشنبیری عەلەویەکانی کردبوو کە تێیدا 37 کەسیش کوژان. توندوتیژیەکان تا ئەم ڕۆژ لە هەمبەریان بەردەوامە. ئەم هاوڵاتیە عەلەویە کە بەرپرسی تارتاڵ جەمەفیە لە ئەستەمبول ساڵی پار لەلایەن کۆمەڵەیەکی تایفی هێرشی کرایە سەر. ئەو پێشوازی لەو ڤیدۆیی کەماڵ کلیژدۆ دەکات. ئەم ڤیدۆی ئاسوودەیەکی زۆری بۆ کۆمەڵگەکەمان هێناوە لایەنی کەم گەیشتوتە و ئاستەی خەڵک بتوانێت بە ئاشکرا باسی عەلەوی بوونی خۆی بکات. دەمانەوێت مناڵەکانمان سەلامت بن و یەکسان بن لەگەڵ مناڵەکانی دیکەدا. لەلایەکی دیکەشەوە کلیژدۆ ئۆغڵو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هێرشی کراوەتە سەر. تۆمەتباری ئەکەن بە دابەشکردنی وڵاتەکە لە سەردەمی بانگەشەی هەڵبژاردنەش. ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیای ئێستا زۆر جار هێرشی لابەلا دەکاتە سەر ناسنامەی ڕکابەرەکەی کە عەلەویە. لە کاتێکدا تاوکو ئێستا ناسنامەی ئاینی کلیژدۆ ئۆغڵو لە نێو زۆرێک لە دەنگدەران وەکو بەربەستێک لی دەڕوانن لەگەڵ ئەوەشدا کە ئەو سەرۆکی هاوپەیمانیەکەکە لەگەڵ حیزبە ئاینی و نەتەوەیەکاندا. هەندێک لە چاودێران پێیان وایە کۆمەلگای تورکی لە بەردەم گۆڕانکاریدایە. شتێکی زۆر گرنگ بوو بۆ وڵاتەکە بەڵام بۆ ئێستانە بڕوانە پێکاتەی هاوپەیمانی میلەت ئیتفاق کە ئیسلامی و نەتەوەی و عیلمانی و سونە و عەلەوی هەمووی پێکەوەن. بەڕای من لە چاو ساڵانی ڕابردوو ئێستا ئەوە گرنگ نییە. وا لە ڤیدۆکە دەڕوانێت کە ئەمە قومارکردنێکی سیاسی بێت بەڵام هەر ڤیدۆکە یوتیوب زیاتر لە 100 ملیۆن تەماشاکەری بووە. تو ئەگەرلیکی بدەیتەوە ئەو هەموو جیاوازیی ڕوبەڕووی عەلەویەکان بۆتەوە. بەڕاستی ئەمە هەنگاوێکی زۆر گرنگ و گوێرانەیە. هەڵبژاردنەکان تا دێ نزیکترە بێتەوە. هێشتا ڕوون نییە قومارەکەی کلیژدۆ ئۆغڵو بەرهەمەکەی دەستێتەوە بەڵام هەندێک لە چاودێران دەڵێن بردنەوە یان دۆڕاندن بەکردەوە دیمەنی سیاسی لە وڵاتەکەدا گۆڕاوە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی دۆرین جۆنز لە ئەستەمبولەوە. دجوینەکە گرسەیدا لە ئەستەمبولی هەفسەرۆکە پارتیا دموکراتە گەلان هەدەپێ داخواز ji دەنگدەران کرد هەتا دەنگی خوا بدن کەمال کلیژدار ئۆگلۆ ڕکابەرێ سەرۆک ڕەجەب تەیب ئەردۆغان لە هەڵبژاردنین چاردەی گولانی. پارتی سەرەکی لە ئەنگری کوردی تورکیا و هاوپەیمانە چەپەکانی ڕۆژی هەینی داوایان لە دەنگدەران کرد لە هەڵبژاردنەکانی چواردەی مانگی پێنجدا پشتیوانی ڕکابەری سەرەکی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا بکەن. ئەم ڕاگەیاندنە یەکێک لە گەورەترین قەوارەی دەنگدەرەکانی تورکیای هەیە. دەخاتە پاڵ کەمال کلیژدار ئۆغڵۆ کاندیدی ئۆپۆزیسیۆن و زیاتر ڕێگای ئەردۆغان بۆ دەیەی سێهەمی حکومڕانی ئاڵۆزتر دەکات. هەمووان دەچنە سەر سندوقەکانی دەنگدان. دوو دەنگ دەدەن. دوو دەنگ. یەکەمیان دەنگی ئێمەیە بۆ پەرلەمان، دەنگی ئێمەیە بۆ پارتی چەپی سەوزی هاوڕیانی عازیزم. دەنگی دووهەمیش دەنگی ئێمەیە بۆ کەمال کلیژدار ئۆغڵۆ کە جێگەی ڕەجەب تەیب ئەردۆغان دەگرێتەوە. پارتی دیموکراتی گەلان هەدەپە سێم گەورەترین پارتە لە پەرلەمانی تورکیادا. مانگی ڕابردوو بڕیاریدا کاندیدێکی بۆ سەرۆکایەتی تورکیا نەبێت. پاشان بە توندی ئاماژەیدا کە پشتگیری لە کلیژدار ئۆغڵۆ دەکات بەبێ ئەوەی بە فەرمی پشتگیری لە کاندیدبوونی بکات. بەڵام هاوسەرۆکی پارتەکە و هاوپەیمانەتی هەڵبژاردننی چەپ هەینی بەیاننامەیەکیان بڵاو کردەوە داوایان لە دەنگدەران کرد لە دەوری ئەو کاندیدە کۆ ببنەوە کە ئەگەری زۆرە لە ئەردۆغان بباتەوە. هەدەپە و هاوپەیمانەکانی لە بەیاننامەیەکدا ڕایانگەیان لەم هەڵبژاردنە مێژوویەدا داوا لە گەلی تورکیا دەکەین لە هەڵبژاردننی پەرلەمانی تورکیادا دەنگ بە هاوپەیمانی کرێکار و ئازادی بدەن و لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا دەنگ بە کەمال کلیژدار ئۆغڵۆ بدەن. متهەت سانجار هاوڕێبەری هەدەپە دەنگدانی داهاتووی بە گرنگترین دەنگدان لە مێژووی تورکیادا ناوبرد. لە لێدوانێکیدا بۆ پێگەی هەواڵی سۆسکۆ وتی هەر بۆیە بڕیارمانداوە پشتگیری لە کلیژدار ئۆغڵۆ بکەین. هەدەپە لە هەڵبژاردنە نیشتیمانەکانی ڕابردوودا زیاتر لە سەدادەی دەنگەکانی بەدەستهێناوە. نوێنەرایەتی پێگاتێک دەکات کە نزیکەی 1 لەسەر 5 دانیشتوانی تورکیا پێک دەهێنێت. جارێکی دیکە ڕای دەگەێنم. یەک دەنگ بە چەپی سەوز و یەک دەنگ بۆ کەمال کلیژدار ئۆغڵۆ و هاوڕێ عازیزەکانم دەدەین. بەرنامە هەفترەنگ بەرنامە کوونەری یا بەشی کوردی لە دەنگی ئەمریکایی. ئەز لوقمان ئەحمەد هەردوو هەفتی جارێکی وەتبم گەڕێکی ناو ئەختی چاند و هونەرا ڕەنگین. بمەرەنە. بەشار ئەسەد سەرۆکی سووریا دوشەمبێ لە شامێ دیگە لە ژای جوون پشتیوانیۆری تایبەتی چینی لە ڕۆژهەڵاتە ناوین
جڤیا. چین پشتوانە سەرەکەیە حکومەتە ئەسەد بوو لە ساڵن بۆری و دەسەڵاتە ڤیتۆیە لە ئەنجومەنە ئاسایشی نەتەوەینی گرتی بەکارهێنایە بۆ ڕێگرتنی لە ڕەشنویسین هەر بڕیارەکە دژی شامێ. ئەسەد پەسنە ناوبەریا چینێژیدا دەڕێکەتنە نێڤەرە عەرەبستانە سعودی و ئیرانیدا. ئەسەد گوتژی وێ ڕێکەتنێ دێکاریگەریە ئەرێنی هەبە لەسەر سەقامگیری و ئەولەهیە ڕۆژهەڵاتە ناوین. هەر لە سووریە دیمینن و درێژەهیە شەڕێن نێفخۆیدا لە سووریە بە سەدان هەزار جوانێن کورد کوژبەری ئەوروپا بوونە لە شووناوان لە وڵات دێ و باڤێن وان یین تەمەن مەزن بتە ناخوا مانە. پەیامبەری دەنگی ئەمریکا لە قامشلۆزانە عومەر دەبێژە ژمارە وان پیر و کالێن کو لەوێ دەرێمانە و بەسەرێخوا دەژین لەگەڵکێ بلند بوویە. نەتەنێ خەمێن دەربدەریێ باندۆر لە ژیانە وان کریە لێتەناهەیەژی ژیانە وان دژوارتر کریە. سلێمان زلفۆ باوێ مونیر و هەڤژیناوی پشتی دەربدەریە وان ji gundê cantemirêyê serêkaniyê niha bi tena serê xwe li gundewarê Hesekê dijîn. خودی em di wî gundî de yani da 15 mal bûn. Em giş ema teqrîben mervê hebûn yani hestê hebûn. û dieyîşîn bi hev re yani. Na zarok berî min çû, zarok berî min çû. zarok çûbûn ez tenê mabûm. Di encama şerên navxweyî li Sûriyê de bi hezara ciwan koçberî Ewropayê bûne. Dê û bavê wan yên pîr bi tenê mane. Ev yek jî bûye sedema pirsgirêkeke civakî gotê de temenmezin bi tenê dimînin û êşê dikişînin. Rewşa melvê derê yani wek mesela Ereba lego min teyî derbekê de. Rewşa me tune kes tune xizmetekê ne ava marî seqetin û nexweşin. Xwedê kesek tune taseka bide. Diyardeya temenmezinin bi tenê li tevahî herêmên Kurdên Sûriyê belav bûye. Bêdengiyeke derbarê wê de heye. Li gorî civaknasan bandorên neyînî yên vê diyardeyê ser civakê jî hene. Rêveberiya xweser gerek çareserîkê bibînî ji ber got rastî jî ke yanî hejmar ev kesê got tenê di hundirê malê dibane gelekî mezin e وقت دبیجه کفاله صحیه چه ببه اجتماعیه چه ببه جبه اف يعني لو خدي دركتن لفيان ديو باوي گولشونا زار خمانه لهرمي آمارن بربدست درباره هجمارا تمنمزنین گوتنی مانه توننه. لی لگوری هجمارا کوچبرین کرد لأوروپای دیار دبگو هجمارا پیرین گوتنی مانه لولات بحزارانه. هێویا دێ و باوی مونیر ئەوە گۆ جارێکە دن vەگەرن ماڵا خوێ و زارۆکین خوێ li دۆر خوێ ببینن. زانا عومەر دەنگی ئەمریکا گوندەواری حەسەکێ. ji bo em sirincê danin ser rewş û derdê van pîr û kalên ku di Sûriya de yan gelek cihindî de dimînin dema ku zarokên wan ji ber şer û خرابیا ژیانê rû dikin welatên dîm taybet jî Ewropa em hinekê sirincê bêxin ser jiyana wan niha birêz Yûsif Ehmed civaknas ji Amûdê bi me reyakekî Yûsif gelkî spas ji bo demê we me raport dît yani mixabin helbete nebitinî li Sûriya yani li Bakurê Rojhilatê Sûriya gelek welatên dî cihên dî dema şertê de çê dibin xor derdikevin pîr û kal dimînin yani ew pirsgirêkên civakî ku raportê behs kiriye gelkin çine ji encamê ku ew pîr û kal bi tinê dimînin di wê herêmê de. سپاس کەکۆ مەرحەبا سپاس دکەم ئالیێ پەنابەریێ لێدنانەوەک بڕیارێک هەر کەس لە حالێ خۆ شخوار دەگرێ ئەم نگارم بێ شاش یانا جوان چوون هەنێک ژێ ji ber rewşa aborî çûn hinek jê çûn belkî gefil ser wan hebûn ji alîna bi dû xwedê dê û bav hêştin berê pêşî me got yek ji maliyê her derkeve alîkariya malê bike ne tişkî şaşe îro merotna rewş bi piranî xor çûn ciwan çûn ji ber vê yekê em vê yek ji wan li vir be li cem ixtiyara wê baş be aliyê maddî baş îcabî çûn lê aliyê derûnî aliyê civakî ew te'de li van ixtiyara hat dixwazim bêjim dema yarden merot bîne
دما دفني امي بيجن ودفر برانياوي امي بمسلمان لي هن دما دفني مروح حاضر دبي تشيبوي افايا انه تدي مسلمان دبي يكي محرم يكي جمرفي جنا وفات وي بير درباس بغوري جارناتنا تبينا دبي ام خورت الورق شوي بداي كامي خالتي كامي بير درباس تعداق زور لوان كساتي براستي افي قبتنا خد مين مثلا درونی کی دکاره علی کاری وان بکام زانی یعنی یک دما خوشتویه کی هر کسی دور بکه و حتی بخوشی به نخوشی جی نباشه نخوشه یعنی کس یعنی کشین درونی جرا چه دبین بیریا کسو کاری خود دکوی کسی دکا یعنی کی دکاره علی کاری وان کسا بکه کو مثلا توشین یعنی راستی نخوشین درونی دبن هسا ويا بيشي ام جبير مكن علافن شيبون الدما بريتنا ايرواتس لمالاقشا هي دما يك بحروب روجانه بديو بابي خرب اختيار بيشتغل قلكي آلي كارا فنوك بري بمها هفدونا ديتنيا مكتوب جابرت شاندن دور بو تلفون ايرورو دنگو وينا صورت هي كارن هفدو بين افقلكي آلي كارا براستي لينادن هذا وكسي دورا اختيارا ماي چه مرفابي چه دوستاب چه جيرانا دماو تيكلي خرد بن چونو هاتم سرف دهبه و افجي آلي كار دك اف همي بزياراتي صالي جار كي تدواهنك جيدات كوين دي بابي خود بينن دين ولاد افجي آلي كارك و دما دريش خد بكن حر سيماها هنك دي ششماها هنك صالي جار كي افجي آلي كار بوارق ديو باب دبين النبتنين عاد تطمنن دليوان كفيجي لسر زاريوان ببينن قشن وصحة وعنوان او جي آلي كاريت بله ومثلا باريجي بلكي مثلا دراويجي دارايجي بلكي كالكي آلي كار نمزان هركس وكو من مجبوري هندي يكو ديو باب خوي بكادمين لي مثلا كاك يوسف خوي كرن يعني شاف دي كرنا وان كاسين بعمل بالتمن للتفايا جهاني هيا الولات بيشكتي طرادي كي باشا لي دي سانجي باركي جرانا لسر دولتي ام نزان حتى تشرا دي الريفبريا خسر اليكارا دي في دا وشندي امكاني وانها بن كوتشافي وان لخلكيبه او خلكي بالتمن هالول معنا راستي خلكي قمانة امكارن بكن دبش بشك جي هي يعني هين السرخونة شيست حفتي صالي بالسرخونة وصاري وانشونة براج واردشينن آلي كاريا دفري براستي معي يعني بشي بر طيبت فانسي صالي داوي آلي كاريا خلكي ما يجدر بأهلي خردك واري آبوريم بيجن مسلا برا ليد فرد ام بين وقدور مسنين جير بيجن جمع او مالي اختيارا بيو تشيب افايا وزحمت بجمار قلكي بر براستي اد دوا او نبوي تشاند الجمع هي تشاندا فدي وعيب وديو بابي خو افيد افايا تنا دفري تنا بلكي ظروف تشيكن وكحرتشتي لانا هيجي او مثلا عيبي اديو بابي خو افيتي او خديناك بلكي بديلي انه زاريوان انه هنك حاله ولو هن جوار بقرن في خدمتها عامك لهرن المال تايبت يا حكومه وان خدي بك قدي منك يا وياستي وقلكي برفري زحمت نيقين امكانها لي جبليكو ببن مال تايبت كاسن كوبيرو كالن ديسان دا صلاه دار دكارن آلي كاريا دراوي بوان ربكن اگر نبنوان مالاجي حتى چندی ریوبریا خسر دکارا وی داخوازی يعني وی آلی کاری جی جواکر نفنت وی بخوازه جبوان کسان بکن بکیسه که تایبت کو جماره وان کسان بلنده حوجه آلی کارینا بلي موك موجود بشن بشك سرخوي بشك اختيار ويقلكي وبلكي نحر كزاري وان برانيا خورتا وجوانا دركتن اللي نحر مال كسين واش دربهن برابشين روشان خراب هي فدفرده او بري وقتا بخوازه بيشي دفي بجميره چل جمعيه حالات نكارن خودي بكن آلي كاريا وان بك يا وقت كرم كر مثلا منظمات هيئات بلندي نام نتوي وخازه برز احمد تركا كو بيتر بلكي او كسي بتنا خد مينه يعني يرو اختيار زلام وجند مينن الفيدا
دما هی زحمتتر یک جوان بتناخب مینه حالا وفاتی چه بج یا خوش دست دایکی جوان ایده پر زحمت یدکشینه لفر بلکی ام بيجن مالنجي نخور دكتني شي قال لك شنو افروشي هي الجماعه هناك فقريان شو دي واقفه يعني دوس سي تشارج دربن يك جوان فقرياي شو دي واقفه جوان مقاتبه نحر تشتري انه والله حكومه بدي يا نحر تشتري انه زاري وان براج وار بشين بلكي او هستيواني بالتنابوني او غمجينياك تيدي بيترحوا جدارن قزاري خدبين يام بوار بشي بێگومان برێز یوسف ئەحمەد جڤاکناس ژەعامودی بمەڕە بوو گەلکی سوپاس. سپاس کەکو. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. دوکێل و دومانج ئاسمانی خەرتومی ڕابوو دهی شەموێ دەماکو شەر و بەهافچۆن لە پایتەختی سوودانی هەر بەردەوام بوون خەڵکی خەرتومێ دیبێژن ئەگەرچی بڕیارە ئاگربەستی درێژ دبە لێ شەڕن گران بە چەکین سڤک و بە تۆپخانی ژی لە چەند ڕەخین باژار هاتنەکردن شەڕێ دەستهەڵاتێ یê دوو هەفتیان بوونە سەدەمی کوشتنە سەدان کەسان و دەربەدەر بوونە بە هەزاران خەڵکی باژارێ خەرتومی پایتەخت لە گۆڕا سندیکا پزیشکان کوچاودێریە قوربانیان دکە هەتا دوی شەموێ 411 کەس لە خەرتومی هاتن کوشتن و پێتر ژێ 2000 ژی بریندار بوونە حکومەتن وڵاتین بیانی بەردەوام وڵاتیین خوا دەرد ئێخن پشتی کوپڕانیە وان دیپلۆمات و کارمەندێن خوا vekêşayîn. کۆمەڵی کتێبخانەی ئەمریکی دەڵێتن ساڵی ڕابردوو ژمارەیەکی زیاد داواکاری هەبووە بۆ سانسۆرکردنی کتێبەکانی کتێبخانەی ئەمریکا کە نێزیکەی دوو بەرامبەری ئاستەکانی ساڵی ڕابردوو بووە. پەیامەری دەنگی ئەمریکا دەمانباتە شارۆچکەیەکی ویلایەتی تەکساس کە بیر لە داخستنی کتێبخانەکەی دەکاتن بۆ ڕێگریکردن لە بڕیارێکی دادگا کە فەرمانی گەڕانەوەی کتێبە قەدەغەکراوەکانی داوە. لە ناوەڕاستی ویلایەتی تەکساس دەسەڵاتدارانی ناوچەی گوندنشینی لانۆ بیر لە داخستنی کتێبخانەکە دەکەنەوە دوای ئەوەی دادوەرێکی فێدرالی بڕیاری یاسادانەرانی ناوخۆی هەڵۆشاندەوە بۆ قەدەغەکردنی ئەو کتێبانی لەلایەن هەندێک کەسەوە بە پۆرنۆگرافی دادەنرێن. دەمەوێت بزانم مێژووی ناسراو بە کێکێکێ بۆچی پۆرنۆگرافیە چۆن دەبێتە دژی ڕەگەزپەرستی ئایا ئەوە چۆن پۆرنۆگرافیە؟ نەخێوانیە ئەمە پەیوەندی بە سندنەوەی مافەوە هەیە ئەمە وڵاتێکی کۆمۆنیست نییە ئەمە وڵاتێکی نازی نییە تۆ ناتوانیت مادەی خوێندنمان بۆ هەڵبژێریت ئەوە هی ئێمەیە. سوزێت بیکەر دەڵێت زۆرێک لەم کتێبانەی گروپەکە دەیەوێت قەدەغەی بکات باز لە پرسەکانی هاوڕەگەزخوازان دەکەن و ئەوانەشی کە سپی پێست نین. کتێبخانەکە بەشێکی گرنگی کۆمەڵگەکەمانە ئەوان گوتیان شوێنێکی سەلامەتە بۆ منداڵان بەڵام بۆ منداڵان شوێنێکی سەلامەت نییە ئەمانە هەموو ئەو کتێبانن کە لە ئێستادا لەسەر ڕەفەکانی کتێبخانەی لانۆ هەن جا دەشێت تۆ کەسێکی هیترۆسەکشوەڵ یان هاوڕەگەزخواز بیت جا من لەوە تێدەگەم. ئێمێت مەکفەرسن دانیشتووی ناوچەی لانۆ پێی وایە کە دەبێت کتێبخانەکە دابخرێت. تاکە هۆکارێک کە من لەگەڵ ئەوەدام کتێبخانە دابخرێت ئەوەیە کە ئێمە نەمانتوانیوە ئەو کتێبانە کە بە دڵنیاییەوە پۆرنۆگرافین بگوازرێنەوە بۆ بەشی تەمەن سەر و 18 ساڵان. شیرلی ڕۆبنسن بەڕێوەبەری جێبەجەکاری کۆمەڵی کتێبخانەکانی تەکساس دەڵێت لە کاتێکدا ئەو کتێبانە ڕەنگە بۆ هەندێک قبول کراونە بن بەڵام هاوکات پۆرنۆگرافی نین. بەڕێوبەرانی کتێبخانەکان واکارەکەیان بەجێ دەهێڵن چونکە ئەم مەترسیەی لەسەریانە سەبارەتە بە ئەگەری لێپێچینەوەی تاوانکاری یان هەراسانکردنیان لە ناو کۆمەڵگەکانیاندا. کۆمسیارانی ناوچەی لانۆ دەنگیان بۆ هەڵگرتنی داخستنی کتێبخانەکە لە کارنامەکەدادا ڕێگەشیان بە کتێبخانەکەدا بەکراوەیی بمێنێتەوە هاوکاتی ئەوەی ئەوان تانە لە فەرمانی فیدرالی دەدەن بۆ گەڕانەوەی کتێبەکان بۆ بەکارهێنان بۆ دیانە میچ
مایکل سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. بووکە لاستیکین مەزنەهیا لاشی مرۆڤان و قەوارەی لاشی مرۆڤان لە پێشانگەها زاڵن دەبن پیشاندان لە پیشانگەها ڕەنگا و ڕەنگینە زایکۆ سریکۆ تەماشەوان خستن سەر پێیان ji بۆ دیارکردنا کەیفخۆشیاخە و هەروەساژی بقیڕا و سەمایێژی فستیڤاڵە ڤان لایستۆکان بە مەزنەهیا لاشی مرۆڤان دەگەل ژەنینا مۆزیکی دەست پێ کرد ئەف فستیڤاڵە 12مینە و ساڵی 2 جاران لە مەکسیکۆ تێکردن ساڵێن بۆری 6,000 کەس لێ ئامادەبوون. بەvê çendên tên dawiya bernama Kurd Connection ya îrojî hata sibehî digeynek her şad û bextewar bin û Xweda hafîz.